پاسکی سوارەکان پۆشاکی مێژووی سەرەتاکانی سەدەی 20یان پۆشیوە و تێکڕا لە هەموو ناوچەکانی دەوروبەرەوە هاتوون بەرەو کیف پایتەختە جوانەکەی ئۆکرانیا. تێکڕا بەشدارانی ئەم کەرنەڤاڵە بە لەبەرکردنی پۆشاکی باوباپیرانیان لە ناوەندی شاری کیفدا گرد بوونەتەوە بەر لەوەی کەرنەڤاڵەکە بەڕێبخەن بەرەو شەقامەکانی پایتەخت دەکەونە ڕێ. پاسکی لە دێرینەکان بە وێنەی کلاسیکی ئەو سەروەختەی سەرەتاکانی سەدەی 20 ڕازێنراونەتەوە. ڕازاندنەوەی باخچەکان بۆ پێشوازی پاسکی سوارەکان نەریتێکی سەرنجڕاکێشە. ئامانجی ئەم کەرنەڤاڵی پاسکیل سواریە هەندانی گەشەپێدانی پاسکیل سواری و ژێرخانی ئابووری پایتەختەکەی ئۆکرانیایە. شانی باسام کەرنەڤاڵە لە ساڵی 2009 دەستی پێکردووە لە کاتێکدا کە تویت ڕاین لە لەندەنەوە گەشتەکەی بە پاسکیل دەست پێکرد بە ئامانجی یەکانگیربوونەوە لەگەڵ باوباپیرانمان کە کاتی خۆی تەندروستێکی باش و فەرهەنگێکی دەوڵەمەندیان هەبووە. کەرنەڤاڵی دۆزینەوەی زێر لە پۆڵندا. ئاوەڕۆگەکانی زێر لە وڵاتی پۆڵندا هەتام سەروەختە زیندون بەباشی کار دەکەن. سەدان زێردۆزەرەوە بەختی خۆیان تاقی دەکەنەوە بۆ پاڵەوانەتی دۆزینەوەی زێر لە پایتەختی زێر زۆلۆتاریا لە پۆڵندا کە لە سەدەی 12دا دروست کراوە لە کاتێکدا زۆربەی شارە زێڕینەکان لەناو چوون، بەڵام زۆربەی گەشتیار و ئەوانەی لە گەنجینەکانی زێر دەگەڕێن لە هەموو جیهانەوە ڕوودەکەنە ئێرە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.